20 ساڵ بەر لە ئێستا هەندێک لە تابلۆ و هەروەها پارچەی هونەری لە بەغدا بە تاڵان بران لە دوای ئەو ماوە دوور و درێژەکە نزیکەی 20 ساڵە دووبارە گەڕێنراونەتەوە بۆ بەغدا بۆ مۆزەخانەی بەغدا دیارە بەر لە 20 ساڵ واتە لە تقریبان دوای ساڵی 2003ەوە 100 کاری هونەری گەڕێنرانەوە پێشانگای بەغدا لە ساڵ ببورن دوای دو ساڵی 2003 100 کاری هونەری تابلۆ چەندین پارچەی دیکەی هونەری بە تاڵان بران لە بەغدا بەڵام لە دوای تێپەڕبوونی ئەو ماوە دوور و درێژێسە دیسانەوە کارە هونەرەکان گەڕێنراونەتەوە بۆ پێشانگای بەغدا وەکو لە دیمەنەکاندا دەیبینن سەردانیکەران لە تابلۆکان دەڕوانن و ئەو تابلۆیانش کە دەیبینن ئەو تابلۆیانەیە کە لە ئێستا دەگەڕێنراونەتەوە بۆ پێشانگای بەغدا. لە ماوەکانی ڕابردوودا چەندین شوێنەوار و چەندین بابەتی دیکە لە عێراق بە تاڵان برابوون لە ئێستادا وردە بەشێکیان دەگەڕێتەوە بۆ بەغدا پارچە هونەریانش بەشێک بوون لەو کارە هونەریانی کە بە تاڵان برابوون بەڵام گەڕانەوە. دیارە لە دووەم تۆری بەیان باش کوردستاندا ئێمە باسە گرفتەکانی پووک دەکەین دواتە ڕێککاری و جوانکاری پووک بە بەکارهێنانی لەیزەر چۆن دەبێت ئێمە لە سەرەتادا باسەوە دەکەین کە گرفتەکانی پووک بەگشتی خۆیان لە چیدا دەبیننەوە شێوازی دروستی پووک یاخود پووکێکی تەندروست چۆن بناسرێتەوە چۆن پارێزگاری لە پووک مامکرد بۆ پووکێکی تەندروست دەبێت گفتوگوێن بابەتە لەگەڵ دکتۆر پشکۆڕەباتی پسپۆڕی نەشتەرگەری دەموددان دەکەم کە ڕاستەوخۆ میوانی ئەمەیە دکتۆر سڵاوت لێبێ و بانیت باش زۆر سپاس بۆی لە بەیان باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری سەرەتا دەمەوێ ئەومان بۆ ڕوونکەیتەوە کە پووک بەگشتی کاری چێ لە نێودەمی ئەمەدا زۆرجا کە باسی ددان دەکەین ڕاستەوخۆ تەندروستی ددان با تەندروستی پووکیشەوە دەبەستینەوە. بەنای خودای گەورە مێهرەبان پێشەشی زۆر سپاس بۆ دەرفەتەی پێتاندا بەگشتی پووک یعنی ئەساسی ددان چکە ددانەکان تەندروستی ددانەکان بە پووکەوە بەستراوە و بە عکسیشەوە بۆیە پاراستنی تەندروستی پووک شتێکی سەرەکیە بۆ پاراستنی تەندروستی ددان. زۆر باشە دکتۆر دەمەوێت باسیەوە بکەم کێشە و گرفتەکان کە بەگشتی ڕوبەڕووی پووک دەبنەوە لە هەر تاکێکدا خۆی لە چیدا دەبینێتەوە ئەو گرفتانە چین کە ئێمە پووکمان دووچاری دەبێتەوە. ئەوەی زۆر تەسیرێکی سەرەکی لە پووشی ددان بکە نەشوشتنی یاخود پاگران نەگرتنی پوچی ددانە و قەلەقی و سترێس کە نەخۆش دووچاری دەبتەوە و زۆربەی نەخۆشی درێژخایانی شێ ئەوانە هەمووی تەسیری مباشری لەسەر تەندروستی پووک هەیە بەڵام لە هەمووان گرنگتر گرنگ نەدان لەوانە زیاتر کە پاگران نەگرتنی ددانەکان ئەویش تەبان کە ددانی دەشۆ مرۆڤ بەشێکە لەوەی کە پووکەکەش پاک دەکرێتەوە یاخود لەوانش گرنگتر کە پێویستە 6 مانگ لە بۆ ساڵێکی جارێک پێویستە نەخۆش سەردانی دکتۆر بکات بۆ کۆنتڕۆلکردنی پووکەکانی بۆی ئەو کات زۆر جار هەیە نەخۆشی یاخود ئیلتیهابی پووکەکەی سەرەتاییە بەڵام لە نەخۆش دیار نییە لەو کاتانەش زیاتر دەدەکەوێت کە نەخۆش دائیمەن دەڵێ دکتۆر کاتی دانەکانم دەشۆم بە شێوەیەکی بەرچاو خوێن بەردەبێت لە پووکەکانم فەلوێ لەو حاڵەتانە بەڕای من باشترین سەرەتایە بۆ ئەوەی سەردانی دکتۆری بکەن و چارەسەریان بۆ بکرێن. باشە ئەو خوێنە نیشانەی ئەوەیە کە هەوکردن لە پووکدا هەیە یاخۆ چۆن بتوانین نیشانەکانی هەوکردنی پووک بناسیینەوە دکتۆر؟ بەڵێ بەڵێ وەکو باسم کرد سەرەتای خوێن
بە شێوەیەکی بەرچاو دێکاتی شوشتنی دانەکان لە هەمان کاتیشدا زۆر جار هەیە نەخۆش بازەوەی دەکات کە ئازاریان دەبی لە پوچیان زۆر حالەتیش هەیە کە پوکەکە داوسێ ئەگە بگاتە قۆناغێکی زۆر دوا بکەوێ پوکەکە ئیلتیهابی دەبی نەخۆشەکە ئەگە سەردان نەکە یاخود کاتێکی کە پێی بزانی نەخۆش پوکەکە احتیمالێکی زۆری هەیە بە ئاوسێ و لەو کاتی زۆر تەسیرێکی لەسەر ددانەکان تەندروستی دانەکان دەکا بە شێوەیەکی واگە تاخیر بکرێت و چارەسەری نەکرێ دانەکان دەکەونە حاڵەتی جوولان و دوای لە دەستدانیە. فاکتەرێکش زۆر گرنگە جگەرە کێشان کە ئەو دەتوانم برێم تەسیرێکی درێژخایەنی لەسەر تەندروستی پوک هەیە. دکتۆر هەندێک جار شێوازی جیاواز لە پوک دەبینین هەندێک پوک دەبینین لاوازە و ڕەنگی ڕەشە واتە قاوەی باوێکە ئەمە هۆکارەکەی چییە و ئەم حاڵەتە لە پوکدا چییە؟ ینی نەخۆشیە گرفتە چارەسەر دەکرێت یاخود تەنها ناشرینی پوکەکەیە؟ بەڵێ خۆی تەندروستی پوک ئەگەر پوک زۆر حالەت هەیە لە زگماچیەوە وایە بەڵکو بڵێن ئەو نزبەی پوکەکەی لەسەر هێزشی تەنکە لە خۆی لە زگماچی نەخۆشکە بەشێک لە هێزکەکەی وەکو بڵێم ڕفلێکشین دەردەکەوی لەیاندا حالەتیش هەیە جگەرە چێش کە بە حالەتێکی زۆر کە بە شێوەیەکی زۆر جگەرە دەچێشن نسبەتی زۆر لە نیکۆتین یاخود بە ئینگلیز پێ دەڵێن پیگمنتیشن کە دیسکەلەرەیشن دەبی لە ڕەنجی پوکەکەی دەگۆڕدرێ لەو حالەتەی هەز بازم خۆم خەریکم ئەوڕۆ باسی ئەو مۆزوعی بکەم چارەسەری ئەو حالەتەی دەکرێت و زۆر ئاسانیشە لە ڕێگای جیهازی لەیزەرەوە. باشە بە وردی باسی لێزەر دەکەین بەڵام گرفتێکی ترێ دەبینین پوک ڕەنگی تقریبان سوورەواتە پەمەیەکی ئاڵ نییە ڕەنگی بۆ سوور گۆڕدراوە ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ دیسانەوە بابەتی بۆ ماوەی لە مەشدا ڕۆڵ دەبینێت؟ بەڵێ بەتاکید بەڵێ بەتاکید خۆی وەکو فەرمووت ڕەنجی پوک خۆی پەمەییە بەڵام لە حالەتێکی ئەگەر گۆڕا بەرەو سوور زیاتر کە خوێندێ ئەوە سەرەتای هەبوونی هەوکردنی پوکە. زۆر باشە. دکتۆر دەمەوێت بزانم ڕێککاری پوک چۆن بە لەیزەر دەکرێت؟ ئەم زانستە چۆنە؟ بەڵێ خۆی ئامێرێک زۆر پێشکەوتوو سەردەمیانە. باشە دکتۆر ئەگەر چارەخوازێک لە بەردەستی تۆدابێ ئەمانەوە ڕاستەوخۆ لەسەر دەموددانی و ئەو چارەخوازە بۆ ماتاقی بکەیتەوە. بەتاکید. باس. بەتاکید. خۆی ئەو ئامێری ستیۆت و لەیزەرمان هەیە زیاتر لە دەلە بۆ 15 بەکارهێنانی هەیە هەم بۆ نەشتەرگەری ڕێککاری پوک بە واتایەشی تر کە ئەندێ حالەتمان هەیە کە نەخۆش پێدەکەنی بەشێکی زۆری پوچی بە دیار دەکەوی لە بڕی وەی کە ددانەکەی زیاتر بە دیارکەوی فەلەو حالەتەی وەکو بڵێن نەخۆش زەردەخەنەیەکی ناشیاوی دەبی یاکو بڵێن پێکەینەشی نامەقبولی دەبی نەخۆش لە خۆی ڕازی نییە زیاتر ئەو حالەتانەش باوە لە نێو ئافرەتان کە دێن دکتۆر کە کاتی پێدەکەنین پێشێکی زۆری پوکمان دەردەسی لە بڕیەوەی دانمان بە جیهازی سیۆت و لەیزەر ئەو بەشە زیادەی پوک ڕێککاری بۆ دەکەین بە واتایشتر دەیبڕین بە لەیزەر لە هەمان کاتدا باشەکانی ئەو لەیزەرە ئەوەیە کاتی بڕینی نایڵی خوێن بەربی وەکو بڵێ شوێنی برینەکەی کەوی دەکە و بە دەرئەنجام بە زووترین کات شوێنی برینەکە چا دەبتەوە و ئازاریشی نابی. ئەگەر دەرفەتە بە دکتۆر لەسەر چارەخوازێک نیشانی ئەمە بدەی شێوازی چارەسەرکردنی لەیزەر چۆنە؟ ئەکەیت ئەگەر نەخۆشەکەم ئامادەیە فەرموو.
زۆربەی نەخۆشەکان وەکو باسم کرد زۆر قەلەقنەوەی کە دێن بۆ هەر شتێکی کە داوا دەکەن نەشتەرگەری بیا خۆ شتێکی بەسیط وەکو پڕکردنەوەی دانیا خودت پاکردنەوە دەرێن دکتۆر دوو پرسیاری گرنگ و سەرچیان هەیە دکتۆر ئازارمان هەیە یاخود نا دووش کەی دەتوانین نانی بخۆین دوای نەشتەرگەریەکە بەڵێم درێم ئەو نەشتەرگەری کە دەیکەین کە ڕێکاری پوچ پێ دەڵێن بەی شێوەیەکی ئازاری نییە چکە بەنج تەبان نەخۆش بەنج کرایە لە ژێر بەنجی مەوقعیە دووش لەوەش گرنگتر چکە خوێن بەربوون و شتی وهانابی شوێنی برینەکەی بە زووترین کات سادەبتەوە بۆیە بە زۆربەی نەخۆشەکان دەڵێن کە هەمان ڕۆژی دەتوانن نانی لەسەر بخۆن بەڵکو دوای چەند سەعاتیش دەتوان نانی لەسەر بخۆن ئەوە زۆر زۆر گرنگە لە بۆ سایکۆلۆژی نەخۆش کە بتوانی بەبێ ئازار و لە هەمان کاتیشدا نانی لەسەر لە شوێنی برینەکە یاخود بە دانەکانی بخوا بێ ئەوەی ئازار و کێشە هەبێت. دکتۆر ئێستا ئەم نەخۆشی کە لە بەردەستی تۆدایە دەمێ بزانم ئەو گرفتەی کە لە پووکیدا هەیە چییە؟ کا تۆ ئێستا بە لەیزەر چارەسەری بۆ دەکەیت. بەڵێ وەکو باسم کرد پێشتر نەخۆش کە پێ دەکەنی بەشێکی زۆری لە پوچی دەردەکەوی لە بڕیەوەی لە ددانەکانی دەرکەوی ئەوە ژمانەوە نییە ددانەکانی بچووکن بەعکس ددانەکانی شێوەی یاکوت بڵێ حەجمی خۆیان هەیە بەڵام پووکەکە زیاتر دانەکانی داپۆشیە وەکو بڵێ زیادەی هاتوتە سەردانەکان لەو حالەتەی بەشێکی لە پووکەکەی لە ڕێگای لەیزەر دەبڕین بۆ ئەوەی خەندەیەشی جوانتر و شیاوتری هەبی. زۆر باشە. وای پلیس. وەکو دەبینم بەبێ ئەوەی خۆیان بەربی بەبێ ئەوەی نەخۆش هەز بکە بە هیچ ئازارێک و دەرەنجامەکەشی بەنج کراوە دکتۆر ئەم نەخۆشە دروستە؟ مباشرە یان وەکو دەبینن بەڵێ بە تاکید بەڵام بەنجێکی زۆر کەم لێداوە چکە خۆی پرۆسێسەرەکە بێ ئازارە لەوەش گرنگتر وەکو باسم کرد دواتر نەخۆشی ئازاری نابی بەڵکو بڵێ شوێنی برینەکەی بە زووترین کات چادەبی چکە پرینسیپڵی نەشتەرگەری هەموو نەشتەرگەری لە بچوو بۆ گەورە زۆر گرنگە لە بۆی مینیمەم ئینڤەیزڤ ینی کەمترین دەستکاری خانەکانی لەشی مرۆڤ بکەیت بەوەش دەرەنجامەکەی بە خێراترین کات چاک دەبێتەوە شوێنەکە و ئازاریشی کەم دەبێت. زۆر حالەت هەیە پێویستمان بەوەیە کە نەخۆشی ببینەوە دوای 2 هەفتە بۆی تەماشای دەکەین جاری وا هەیە تۆزێک لە پووکەکەی لاندە شوێنان دەمینێ ئەو کاتی زیاتر دەتوانین ڕێککاری بۆ پووکەکەی بکەین. واتە دەکرێت زیاتر لە جۆسەیەکی بوێ ئەم ڕێککاری کە لە ڕێگەی لێزەرەوە دەکرێت؟ بەڵێ زۆربەی حالەتەکان جەلسەیەشی دەوێت بەڵام ئەندەی حالەت هەیە نەخێر پێویستە نەخۆشی بینەوە هەندە شوێن مابی بتوانین دوای ڕێکاری بۆ بکەین. وەکو باسم کرد پێشتریش حالەتە شێو و جەنابەت فەرمووت زۆر جار هەیە نەخۆش کە جگەرەی چێژ زۆر دەچێشی پووکەکانی بە شێوەیەکی بەرچاو ڕەنگەکەی دەگۆڕدرێ بەلەو ڕەش دەبی یاخود شین دەبی فەلەو حالەتەن یان زۆر جار هەیە نەخۆش لێوەکانی ڕەنجی دەگۆڕێت ئەو جیازە هەمان ئیش دەکا کە چ دەکا ڕەنجی پووکەکەی دەگەڕێتەوە بۆ ڕەنجی سەرەتایی خۆی لە هەمان کاتیشدا ئەگەر لێوی نەخۆشەکە ڕەنگەکەی گۆڕابی دەتوانین بەکاربین بۆ لێویش. ئەم لێزەرە هەم بۆ لێ و هەم بۆ پووکیش بەکارێت بۆ چارەسەرکردنی نەخۆشی پووک هەم بۆ جوانکاری نەشتەرگەری ڕێککاری پووک و زۆربەی شتەکانی تر هەم بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی پووک
لەوانە زۆر جار هەیە پوک دەکاتە حالەتیش هاوکردنێکی زۆری هەیە هەر چندەمە بۆی پاک دەکەنەوە بەڵام لە ڕێگەی ئەو لێیزەرە شوێنی التیهابەکە کەوی دەکەین و هەوکردنەکە بە شێوەیەکی خێراتر کۆتایی دێ لەوەش گرنگتر زۆر حالەتی ددانی دەچێشین کە التیهابێکی زۆر دەمینێ لە شوێنی ددانەکەی لە ناو شەویلگەی لە هەمان کاتە کە دانەکەمان کێش ئەو جیازی بەکاردێن بۆی ئەو هەوکردنەی مایە ئەویش وشک بکە لە حالێت کەش بەکاردێن کە زۆر نەخۆش دێت پێویستی بە کێشانی ددانی عقل هەیە خود دانی ژیری سەری دەکەم ددانەکە خۆی سەلیمە هیچ کێشەی نییە کلۆر نییە بەڵام بەشێکی زۆری پوشی توستە سەر ددانەکەی فەلەو حالەتەی زۆر بە ئاسانی شوێنەکەی بەنز دەکەین و پوکە زیادەکەی لا دەبین یاخودمانەیەشتر ڕێککاری بۆ دەکەین لەو حالەتی پێویستمان بەوەی نییە کە دانی عقلی بۆ بچێشی دکتۆر دوای نەشتەرگەرەکە ڕاستەخۆ گۆڕانکاریەکان بەدی دەکرێت کە بەڵێ بە تەئکید وەکو تێبینیتان کردبی پێشتر پوکچی نەخۆشی زۆر زیاتر لەسەر ددانەکان ئێستا بە شێوێکی بەرچاو فەرقی کرد وەکو ئەگەر هەست بکەن تۆزێک سوورایی هەیە لە کۆتایی پوکەکان ئەو شوێنی کە لەیزەرم لێدایە بەڵام ئەوەش خلالی چەند سەعاتێکی ئەگە زۆری پێچی خلالی 24 سەعاتی دەگەڕێتەوە باری یاساری خۆ دکتۆر ئەمە لێبڕینی پوکە دیارە مەودایەکی زیاتر لە ددانەکە دەردەکەوێت ئەمە نابێتە هۆی لاوازبوونی ڕێگی ددانەکە هیچ کاریگەریەک لەسەر تەندروستی ددانەکە دروست ناکات نەخێر تەسیل لە ڕەجی ددانەکەی ناکات چونکە زۆر بە شێوەیەکی ڕووکەشی یاخود بڵێ بە سەطحیم بەکاردێن ئەو لەیزەری کە تەسیل نە لە تەندروستی ددانەکەی نە لە تەندروستی پوکەکەیش دەکات چکەمە ئەو نەشتەرگەی دەکەین کە بۆ ڕێککاریە بۆ جوانکاریە بۆیە ناوی شێوێکی تەسیل لە تەندروستی ددان و پوکەکەی بکەن هەندێک جار نەخۆشەکە خۆی ددانی بچووکە دەتوانێت ئەم ڕێککاریە ئەنجام بدات؟ بەڵێ وەکو باسم کرد پێشتر زۆربەی حالەتەکان ددانەکان خۆی بچووک نییە بەڵام لە ئەساسەوە کە پوکەکە هاتوۆتە سەردانەکەی بچووک دیار دەکەی بۆیە بەشێکی ئەو پوکەی دەبڕین بۆی ددانەکە بگەڵێتەوە شێوەی تەبیعی خۆی باشە دکتۆر دەمە پرسیاری ئەو بکەم لەیزەر لە جوانکاری دداندا چۆن بەکارێت ینی جیاواز لە پوک بۆ هیچ بابەتێک لە جوانکاری دداندا دەتوانن لەیزەر بەکار بهێنن؟ بەڵێ بە تەئکید حالەتێشکەمانەیە کە زۆر باوە ئەویش نەخۆش لە حالەتێکی گۆشتی زیادی هەیە وەکو بڵێن لە بینی لێوی سەرەوە و پوچی ددانەکانی سەرەوە لەو حالەتی ئەو گۆشتە زیادە دێتە بینی دوو ددانەکەی ناوەڕاستی پێشەوە بە شێوەیەکی بەرچاو فەراغێکی گەورەی یاخود بۆشایەکی گەورەی لە بینی ئەو دوو ددانە گەورەی بەدیار دەکەوی بە نەخۆش زۆر سەهڵەت دەبی لەو حالەتانە لەو حالەتانەش هەمان جیهاز بەکاردەین هەمان پرۆسیجەرە نەخۆشی بەنز دەکەین ئەو گۆشتەی کە وەکو باسم لە بینی لێ و لە بینی پوچی هەیە دەیبڕین و ڕێککاری بۆ دەکەین بۆ ئەوەی ددانەکان بگەڕێنەوە شوێنی نۆرمالی خۆیان ئەوەش هەم دەستە بابەتی جوانکاری و هەم تەندروستی چکە لە بیرمان نەچێ ئەگەر ددان بۆشایی لە بینی بی زیاتر معڕەستر دەبیت لە بۆ خواردن کۆبوونەوە و کلۆربوون و بنەتیجەش هەورکردنی دانەکان دکتۆر ئەو ڕێککاریە کە لە ئێستادا بەشێک لە پوکی ئەو چارەسەرخوازت بڕی تەنها بۆ بەشی پێشەوەی ددانەکان ئەنجام دەدرێت یاخود بەشی دواوی ددانەکانیش بە هەمان شێوە دەتوانن ئەم چارەسەرەی لەسەر ئەنجام بدەن خۆی نەخێر بۆ بەشی پێشەوە و دواوە بەڵام ئەمە عادەتەن نەخۆش کە پێ دەکەنی محاولە دەکەین ئەو بەشەی کە بەدیار دەکەوی هەتا ئەو بەشەی تەنها پوکەکەی ببڕی چکە زیاتر بۆ جوانکاریە وەکو باسم کرد پێشتر لە حالەتێکی بەشی دواوە ئەو پوکەی دەبڕین کە لەسەر دانەکانی ژیریان دانەکانی عەقڵی زیاد هاتیە کە نەخۆش کاتی جوینی خواردن دانەکان بەریەک دەکەون ئەو پوکە هەوو دەکا ئەوە دەستە بابەتی چارەسەرکردن نەک جوانکاری
بەڵام هەمان کاتدا نفسی پرۆسیجرە. باش هیچ چارە سەرخوازێک هەیە نەتوانێت لە ڕێگەی لەیزەرەوە جوانکاری لێبڕینی پووک ئەنجام بدات؟ هیچ گرفتێکی پووک هەیە یاخود هیچ گرفتێکی دەموددان هەیە کە ڕێگر بێت لە بەرامبەر ئەم چارەسەرەدا؟ نەخێر زۆربەی حالەتەکانی وەکو ئەوەی ئەوڕۆ باسمان کرد کە دێن نەخۆش زەردەخەنەکەیان وەکو باسم کرد بەشیش زۆر پووک بە دیار دەکەوێت یاخود بۆشایی لە بینی دانەکان یاخود ئازاریان هەیە لەسەر یەک لە دانەکان بە هەبوونی پوچی زیاد لەسەریان زۆربەی و حالەتانە دەتوانین چارەسەر بکەین. ئەندێ حالەتەیە کە نەتوانین چارەسەر بکەین ئەویش ڕێگای تر هەیە دەتوانین بیگرە بەر بەڵام پاش ئەوەی کە ئەشعی بۆ نەخۆشەکە دەکەین بزانین کێشەکەی چیە زیاتردا لەوانەیە لە خارجی نتاقی کێشەی پووکچی بێ. زۆر باشە دکتۆر پشکۆڕەباتی پسپۆڕی نەشتەرگەری دەم و ددان. زۆر سپاس بۆی میوانی ئێمە بووی دکتۆر، سپاس بۆ تەواوی زانیارەکانت. زۆر سپاس. سپاس بۆ تۆ. خۆشەویستان دووەم تۆریبانی باش کورسان پێشکەشکرا من و چارنە کوردەگرم و دواتر لەگەڵتان بەردەوام دەبم.